بەناوی خودای گەورە و میرەبان بینەرە ئەزیزەکانم سڵای خواتان لێبێ لە بەرنامەی پەروەردەی دیمەنەوە. پەروەردەی دیمەن بۆ ئێوەیە و بۆ خزمەتی ئێوە بوو و ئومێدمانە خواست کە هەمیشە بتوانین پەروەردەیەکی تەندروست بۆ خۆمان و بۆ خێزان و خانوادەکان دروستکەین. وەکو هەمیشە کە لە بەرنامەکانمان کۆمەڵە میوانی ئەزیزم میوان من ئەمڕۆژ کۆمەڵێ خوشکی بەڕێز میوانی منن بەناوی ئێوەش و بەناوی خۆشمە بە خێراتیانەکەم بەخێر بن سەرچاو. میوانە ئەزیزەکان بینەرە بەڕێزەکان ئێمە زنجیرەیە بەرنامەمان تۆمار کرد لە کەناڵی دیمەن بە ناوی ماڵی بەختیار و پەروەردەی دیمەن. ماڵی بەختیار و پەروەردەی دیمەن بە زمانی حاڵ ویستمان ئیش لەسەر پەروەردە بکەین. چکە لە بیرتان نەچێت پەروەردە واتە بنیادنان. ئێوە دیقەت بدەن خانوو دروستکردنی زۆر ئاسانە. وایە یان ڕوخانی ئاسانە؟ ڕوخانی ئاسانە. خانوو کە کاتێ دروستی دەکەی چەندین ساڵی ئەوێت، چەندین مەملەکەتی ئەوێت، هیلاکی دەوێت، ماندووبوونیوێت، بزەبەت پەروەردە بریتێ لە دروستکردن. ئەوەی کە من و تۆ زۆر جا دەبێت بە چەند ساڵێک دروستی کەین، ئیشمان لەسەر ئەوە کرد و باسی ئەومان کرد کە چۆن بتوانین دروستی بکەین، چۆن بتوانین تاک دروستکەین. بە درێژایی ئەم زنجیرە بەرنامەیە بۆ ئەوی کە بیری ئێوەش و بینەرەکانشمی بخەمەوە لەم سیچل بەرنامە بگرە زیاتریش کە باسمان کردووە و کە ئومێ دەکەین ئینشاءالله هەمووی بە پاکێجێک بتوانین لە شوێنێک بڵاوی بکەینەوە و لە پەیج و سایت و تەرتیباتەکان هەموو بینەر و بیسەرەکانمان ئیسفادەی لێ بکەن. ئەویش ئەوەیە کە چۆن بتوانین تاکەکان دروستکەین. منداڵێکە دێ لە ڕەوزە چۆن دروستیکەی، بۆ باخچە چۆن دروستیکەی، لە قوتابخانە چۆن دروستیکەی. منداڵێک پێشەوەی بچێتە زانکۆ پەیمانگا چۆن دروستیکەی. بەڕێزێکە لە دکتۆر چۆن دروستیەکەی خۆ تۆ نایهێنی، نا چۆن عەقڵی دروستکەی، چۆن بیرکردنەوەی بۆ دروستکەی، چۆن بڕیاردانی بۆ دروستکەی، چۆن حەزی بۆ دروستکەی، چۆن وای لێ بکەی خۆشەویستی تیا دروستکەیت، چۆن ڕقیت لە مێشک و دڵ و دەروون دەرکەیت، چۆن گەنجێک دروستکەی دڵپیس نەبێت و لە داهاتووە ژنێک نەبێتە پەن بەدەستیەوە، چۆن گەنجێک دروست بکەی بۆ نمونە مەسەلەن ئەو گەنجە جا کچە یان کوڕە وای لێ بکەی کە نەبیر لە خیانەت بکاتەوە، نەخیانەت بە باش و چاک و مەزبوط بزانێت، کە وای لێ بێت لە داهاتووە بە حەیاتی ئەسڵەن قێزەونترین شت لە ژیانە بریتی بێت لە خیانەت. چکە ئێمە هەمیشە بە درێژایی ئەم بەرنامەیە باسمان کردووە من بۆ چیمە لە کیمیا و فیزیا دەرەجە بێنێ بەڵام تاکێکی سەرکەوتوو نەبێ، من بۆ چیمە 190 بێنێ بەڵام ئافرەتێکی خیانەتکار دروست بێت، من بۆ چیمە تاکێکی دەرەجە بەرز دروست بێ بەڵام لە داهاتووە گیرفانی هەمومان ببڕێ، من بۆ چیمە نەفەرێک لە ئەدەبی بێ و لە داهاتووە یاسا بێنێ، قانون بێنێ، ببێ بە حاکم، ببێ بە پارێزەر، بەڵام کەسمان زەمان نەبێ، کەسمان سیقەمان پێی نەبێت کە حکوممان بەسەرا بدات، لەبەرەوەی کەسێکی گەندەڵ بێ و لەبەرەوەی کەسێکی بۆ نمونە ئەهلی پارە و ئەهلی گەندەڵی بێت. کەواتە بە درێژایی ئەم بەرنامەیە ئیشمان لەسەر ئەوە کردووە کە چۆن بتوانین لە ڕێی پەروەردەوە کە گومانم لەوە نییە و بە درێژایی ئەم بەرنامەیەش تا ڕادەیەک دوور و نزیک سەلمانمان کە دەتوانین لە ڕێی پەروەردەوە تاکی سەرکەوتوو دروست بکەین، لە ڕێی پەروەردەوە دەتوانین تاکێک دروست بکەین هیچمان لە وڵاتە ئەوروپیەکان کەمتر نییە. ئەو تاکە لە داهاتووە وڵات بەرەو پێش بەرێت، بەرهەممان هەبێت، وای لێبێت شتمان لە دەرەوەی وڵات بۆ نەیە خۆمان شتەکانی خۆمان دروستکەین، وای لێبێت سیاسیەک بێ و سیقەت هەبێ بڵێ پارەم نابات، گیرفانم نابڕێ. ئەمەش بخۆی خاڵێکی زۆر گرنگ و مویمە. لێرەوە هەر بە درێژایی ئەم سنجیرە بەرنامەیە ماڵی بەختیار لەگەڵ پەروەردەی دیمەن باسی ئەومان کرد ئەگەر تاک دروست بوو اینجا خێزان دروستە بێ. چکە خێزان کێ؟ خێزان کچەکەی من و کوڕەکەی تۆیە، کچەکەی من لە قوتابخانە، کوڕەکەی تۆ لە قوتابخانە، ماڵ دروست دەکەن ئەبێ بە خێزان. من مشوری کچەکەی خۆم نەخوارد بێت، تۆش مشوری کوڕەکەی خۆت نەخوارد بێت، کەواتە قوڕ بەسەر ئەو خێزانی دروستە بێت. ماڵوێرانی بۆ ئەو کچ و کوڕەی لەم خێزانەش دروستە بێت. کچێک ئەهلی تیکتۆک و فەیسبوک و گۆرانی و دەگ و ڕقس و بەزم و ڕەزم و وەک کۆڵە فشقیات بێ، کوڕێکش ئەهلی کافتریا و لەگەڕ ڕێزمە جمێن و قسە و حلکە حلک و پێکەنین و نامەنامەکاری بێ، وا بۆ یەکیش بوون. کاکە واوتمان تخوا دڵ و دڵخوازی یەکن با دڵیان نەشکەین، وا بۆ یەک بوو. بەس ئایا بەردەوامە بێ؟ ئایا ئەو تەلاقە دروست نابێت کە ئیسە ڕێژەکەی زۆر بووە؟ ئایا مناڵ ناڵێت باوە و دایە ڕەبی خوا بتانگرێ وەکو خۆتان خراپ بوو بۆ هێشتان ئێمە ببین؟ کە من گوێم لێ بووە کچ کوڕ بە دایک و باوکی و توتی کاکە بۆ خۆتان خراپن، بەس بۆ ئێمە خراببوون، بۆ هێشتان ئێمە بینەم ژیانە ئەم ڕەزاڵەت و نامەتێ بینی. کەواتە پەروەردە کە تاک دروست دەکات دوای خێزان دروست دەکات.
چکە زۆر جار بە ڕێزێکەڵێ کاکتۆرم کۆمەلگای وازی لێ بێنە ئەڵم تۆ پەلە مەکە ئێمە با ئیش لەسەر تاکەکان بکەین دروستی بکەین من قوتابخانەی خۆم تۆ قوتابخانەی خۆت ئەو لە ڕەوزە ئەو لە باخچە ئەو لە سانەوی ئەو لە ناوەندی ئەو لە ئامادەی لە ئەخیرا بەڕاستی کە ژمارەیەکی زۆر چاک و مەزبوط بە باش و چاکە بچکە لە بیرتان نەچێت بینەرە بە ڕێزەکانم و میوان عەزیزەکانم ساڵانە 1.5 ملیۆن تقریبان شتێک کەمتریان زیاتر بەس تەلە بمانەیە کاتە قوتابی بەکەم نەزانین یەک لە سەر سێ یەک لە سەر چواری ئەم کوردستانە لە ناو شتێکایە کە پێی دەڵن وەزارەتی پەروەردە پێی دەڵێن پەروەردە ئێمە بۆ ئەوەی کە بۆ نمونە مەسەرن لە قوتابخانەی بڵێن دەی قەیچێکە ئاخر تۆ هەر ماڵێک 3 مناڵ 4 مناڵی ئەگەرم 3-4 مناڵە باش بێت کاریگەری لەسەر دایکیان دروست دەکات کاریگەری لەسەر باوکیان دروست دەکەن چەند جار هەبوو خۆتان دایکن مناڵێک هەندێشتی فێر کردووە لێوە فێر بوویتە ئێمەی دایک و باوک چەند جار هەبووە ئەتەکێتێک لە مناڵەکانمانەوە فێر بووینە چەند جار هەیە شتێکی باش چاک مەزبوط ئەخلاق ڕەوشت بە بۆنی مناڵەکەمانەوە فێربوونیەتی دایجان ئەو وایە باوە ئەو وایە باوە ئەو وا باشە دای ئەو وا باشە کەواتە خاڵی دووەم بە درێژایی بەڕاستی ئەم بەرنامانە ئێمە ئیشمان لەسەر ئەوە کرد کە دوایەوە کە تاک دروست دەکەین اینجا خێزان دروستکەین بەڕێزێکەڵێ کاکتۆر کۆمەڵگاکەمان خراپەڵم دەبوەستە تۆ بۆ نەبێ سەبری ئیش لەسەر تاکمان کردووە و دەبێ هەوڵی بدەین چاکیکەین کە تاکت باش کرد خێزان باشە بێ کە خێزانت باش کرد ئۆتۆماتیکی کۆمەلگاش باشە بێ کۆمەلگا کێ کۆمەلگا خێزانی من و تۆیە سلێمانی کێیە هەزارەهای وەکو من و تۆیە هەزارەهای من و وەکو تۆ کێیە دایک و باوکی ئەو تەلەبارن کە لە لای من و تۆ قوتابیە کاتە لە ئەخیرە وڵاتەکەمان باش دەبێت وڵاتەکەمان چاک دەبێت بۆیە هەمیشە دوژمنە سەرسەختەکانی کورد ئیشیان لەسەر پەروەردە کردووە سەدام هاتووە ئیشی لەسەر منهەج کردووە حکومەتی بەعەز ئەهات ئیشی لەسەر منهەجە کرد خەڵکێک کە دوژمنی کووردە هاتووە چی کردو تێتی ئەم جۆرە کتێبانە نابێت بڵاو بێتەوە ئەم جۆرە بابەتانە نابێت ئەم جۆرە سرودانە نابێت ئەسڵەن لە زمانی گۆڕبەگۆڕ ڕاستەدامە جارانی منافەسە و وەکوڵێ بربەرەکانی ئەوە شیە کرد هەندێک کەسی بەجل کوردیش لە ناو منهەجەکەیە هەبێت بەس ئایا حکوومەتی هەرێم هات ئەو منهەج و پرۆگرامە بکا بە منهەج و پرۆگرامێک کە خێزان و خانەوادە دروستکە ئایا هاتین لەگەڵ بۆ نمونە منهەج خوێندنی قوتابخانەکەیە وای لێ بکەین کە ئەم منداڵە لێ بۆ حازریکەین بۆ خێزان و خانەوادە ئایا لەگەڵ سین و ساتە هاتین پەروەردەیەکی باش و چاک و مەزبوط بدەین کە بەداخەوە لەمەشا ناڵین وان نییە ناڵین نەیان کردووە بێویژدان نین وەکو ئەڵێت کەم تا زۆر هەمووی تەڕوشک بێکەوە ناسووتێن بەڵام بە درێژایی بەرنامەکان باسمان کرد کە بەداخەوە زۆر جار خێرزانەکان هەڵوەشاوەتەوە لە ئەنجامی تاکی فاشل خێزانی فاشل بۆیە کۆمەلگاکەش فاشل بووە کاتێک هیچێک بە من دەڵێت دوکتۆر ڕێژەی تەلاق لە کوردستانە زۆر بووەڵم بڕۆ لە عەدادەکان و ئیشی لەسەر کرد کە بە ڕێزێک بە من ئەڵێ کاک دکتۆر وەزع شڕە لەم چەند ڕۆژەیە لە شوێنێکا بیستومە کە ئومێدەکەم وانە بێت لەم بەرنامەیە باسی دەکەم ئومێدەکەم وانە بێت ئەڵێن زیاد لە نزیکی 1000 شتێک کەمتر یان زیاتر ئاڵوودەی مادە هۆشبەر بەس لە شاری چەمچەماڵە هەیە تەمەنا دەکەم وانە بێ معلوماتەکەی من غەڵەت بێ بەڵام من بیرم کردەوە لەو مەجلیسەیە باسم کرد ئەگەر 1000 گەنج هەبێ لە مەنتیقەی چەمچەماڵە ئاڵوودەی تریاک و حەشیشە و بۆ نمونە مۆرفین بێ کاتە هەر یەکێک لەم گەنجە داماوانە ئەبێ مانگانە 50000 بۆ 100000 بداتە ئەم گەنوگووە کەواتە لەیەکی بدەرەوە ئەگەر $50 بکات کەواتە ساڵان مانگانە بە نزیکەی 5 دەفتەر دۆلار ئەڕوا بۆ مادەیە کە هیچ ئیسفادەی لێ ناکە کەواتە ساڵانە بە نزیکەی 60 دەفتەر دۆلار لە چەمچەماڵ و سنوورەکەیە یان لە هەولێر و سنوورەکەیە ئەڕوات بۆ مادەیە کە هیچی تیان نییە بێجگەل لەوەش خەڵکێکەیە بە بۆنەی ئەم ئاڵوودەبوونەوە اینجا ئیشی بۆ ناکرێ بۆ ژنەکەی اینجا کاسبی بۆ ناکرێ اینجا لە ئەنجامە ژنەکەی تەلاقەدات اینجا لە ئەنجامە عازێتی مناڵەکەیدا اینجا لە ئەنجامە دوو لە ڕووی بینەر و بیسەر بۆ نمونە پیاوێکی خوێڕی سەستەری لێ دەرەچێت کچەکەی کوڕەکەی لە خوێندن دەرەکات کەواتە لە ئاخیرە هەموومان زەرەرەکەین ئێمە بە درێژایی ئەم 30-40 بەرنامەیە و ژماری هەموو بەرنامەکان ویستمان بڵێن کوردستانەکەمان کەشتیەکە نابێ بهێڵین خەڵکێک لە خوارە و کونی کات بڵێ تااقەتم نییە بچم لەسەر ئاو بێنم وکو فەرمودەکە وا دەڵێت چوەگەر لە خوار و یەکێک بڵێ تااقەتم نییە بچمە سەرەوە ئاو بێنم و تااقەتم نییە هیلاک بم لە خوارە و کونی کرد هەمومان غەرقەبین ئەگەر سیاسیەکی بەدکار وا تەسەوڕ بکە ئەو تیجارەتی
مۆرفین ئەکات یان تیجارەتی نێرگەلە ئەکات و بڵێ بەس خۆم دەوڵە من بەس ئاخر قڕم ساخ لە ئەنجامە شارەکە تیا دەچێت لە ئەنجامە کوردستانەکە تیا دەچێت لە ئەنجامە حیزبەکەی تۆش تیا دەچێت لە ئەنجامە ئەو کوردستانی کە نازانم دڵت پێی خۆشە یان پێت خۆش نییە هەمومان تیا دەچین بەڕێزێک و سیاسیەکە بۆ نمونە مەسەرن کە پێشتر وابیری نەدەکردەوە دەڵێن ئەزیزەکەم تۆ ڕێگە دەدەی بە فاحیشە ڕێگە دەدەی بە ناشتی ناپەروەردەیی بە درێژایان بەرنامەی باسی ئەوەمان کرد هەڵەیەک لە منی سیاسی دەکرێت ئەم هەڵەیە 5 ملیۆن کەس باجەکەیداتەوە هەڵەیەک لە تەلەڤیزۆن دەبێ بەرنمەیەک ئەم بەرنمەیە نەفەرێک کردوێتی ئەڵلقەیەکی وەرگرتووە لە کۆریا لە تورکیا لە فڵان باگراوندێکی بۆگەنی هەیە بە درێژایی ئەڵقەکە بە زمانی حاڵ بە گەنجەڵێت هەر کاتێ بێتاقەت بووی بڕۆ مەشروب بخۆ هەر کاتێ بێتاقەت بووی بڕۆ جگەرە بخۆ هەر کاتێک کچێک وازی لێنای ڕەفزی کرد بڕۆ نێرگەلە بخۆ هەر کاتێک بێزار و بێتاقەت بووی بڕۆ بۆ کافتریا و نێرگەلە ئەمە 100,000 تەلەبە سەیرێکە ڕاستە ناڕەسەنێک نالەبارێک دوور لە پەروەردەیەک کەسێکی ناپەروەردە ئەمەی کردووە بەڵام ئێمەی 100,000 کوردستان بۆچی باجی نەفرێک بدەینەوە ئێمە بە درێژایی ئەم زنجیرە بەرنامەیە بۆ معلوماتی جنابتان باسی ئەومان کرد کە ئەگەر ئێمە ئیش لەسەر پەروەردە بکەین دەبێ ئیش لەسەر ئەمانە بکەین یەک دەبێ ئیش لەسەر مامۆستا بکەین چونکە تۆ مناڵەکەت کە دەبێی بۆ مەکتەب تەواو تەسلیمی مامۆستایەکەی خۆی و دینی و خۆی و وجدانی خۆی سعات 7 تەسلیمیەکەی هەندێک مەکتەبێ سعات 2 تەواو بێ کە دێتەوە لای ئەو 6 سعات لەوێ بووە سوێنت لەسەرم نییە خۆتان 2 سعات نایبینن باوکی لەوە چێ نیو سعات ببینە چونکە کە دێتەوە چێتە ژوورەکەی خۆی بە هەنێکشی ئەخەوێ هەنێکشی لە ژوورەکەی تی تەلەڤیزۆن و بەزمڕزمە کات تۆ نایبینی 20 دقە دێتە سەر سفرەکە و 20 دقەش تۆ لەگەڵا دانیشی بەڵام 6 سعات لە بەردەستی مامۆستا بوو ئەو بێجگەلەوەی باوکی وایە خەریکی ڕاوەدینارە خۆر هەڵ نەهاتووە دەرچووە لە ماڵ خۆر ئاوا بوو شەوە هێشتا نهاتوێتەوە بۆ ماڵەوە لەوا چێ بە هەفتە جارێک کچەکەی نەبینێ کوڕەکەی نەبینێ بۆنێ کەواتە خاڵ یەکەم بە درێژایی ئەم وانانە لە دکتۆری براتان وەرگن هەمیشە وتمان مامۆستای باش ئەخلاق ڕەوشت ئەتەکێت بەهێز بە قووەت بەهێزکردنی حکوومەت ئێوە قەت بیستوتانە دەڵێن هەندێک وڵات هەیە موچەی مامۆستا لە زۆربەی موچەخۆرەکانی تر باشترە لە وڵاتی خۆمان خەڵکە ڕاکەڵە دکتۆر هەمووی چاوی لێمانە خوا بکە هەمومان گەڕوگوڵ نەبین لەبەر ئینەکانە بۆ مەسەلەکە بەشێکی بریتێ لە موچە لە شوێنێکا من باسم کردومە معادلێ زۆر ئاسان ڕاستە بێتەوە موچەی مامۆستا لە پزیشک با زیاتر بێ بزانە مامۆستایەتی بەرەکەوێ بزانە کۆلێژی بەشی مامۆستایەتیەکان نافڕێ بزانە دەرەجەی 90% وەرێگرێ بۆ لە بەرەوەی کە مەسەلەکە بودجەکەی مەسەلەکە داراییە بۆیە کە لە وڵاتیەکە مامۆستا یعنی زەمان بوون بە مامۆستایەتی یعنی وەرگرتنی سەکەن بوون بە مامۆستایەتی واتە تەواو موچەیەکی تەواوی شایستەت هەیە بوون بە مامۆستایەتی واتە ئیتر تۆ پێویست ناکە ئیشی تر بکەی بوون بە مامۆستایەتی تر پێویستت بە کتەبی ئەهلی نەبێت پێویستت بە پەیمانگار نەبێت پێویستت بە دەرزی خاص نەبێت مامۆستا بوون بە درێژایی ئەم چەند ئەڵلقەیە هەمیشە بەشێکی استفامەکەمان کردوتە سەر مامۆستا و تومانە حکوومەت وەزارەت وڵات مەملەکەت تکایە بە قوربانە بەڵام هەمیشە ئیشمان لەسەر تاکی مامۆستاکە خۆشی کردووە حکوومەت چی بکات لە مامۆستایەک خۆی ناخوێنێتەوە خوشکم حکوومەت چی لە مامۆستایەک بک خۆی ڕۆشنبیر ناکە حکوومەت چی لە مامۆستایەک بک و علمی پێێتی بەکاری نانێ ئێمە زۆر بێویژدان نەبین هەر بەردەوام هەرچی دەسە چەورەکەمانێ بەسەر حکوومەت و وەزارەتای ڕێژین حکوومەت چی لە بەختیار بکات ئەگەر من مامۆستای زانکۆم بەڵام ماف بە وانەکەی خۆم نەدەم پارەکەی خۆم حەڵال نەکەم ئەو سەعات و 2 سەعاتە بۆی هیلاک نەبم پێشوانەکە نەیخوێنمەوە نەڕۆم کتێبی خارجی لەسەر نەخوێنمەوە خۆم بە قۆت و بەهێز نەکەم خەتای حکوومەت چییە مامۆستایەک ئەچێ بۆ مەکتەب شەڕی ژنی بە مناڵە فرۆشێ شەڕی خەس و غەزووری بە مناڵە فرۆشێ شەڕی بۆ نمونە کار و کاسبەکەی بە مناڵە فرۆشێ شەڕی حیزبایەتیەکەی بە مناڵە فرۆشێ بۆ چەند جار بینوتانە مامۆستا لەبەر حیزبایەتێک لە تۆ تووڕە بووە لە فڵان تووڕە بووە کەواتە ئێمە دەمانوێت لەم بەرنامەیە شکۆی مامۆستا لەسەر سەر و لەسەر چاومان پێڵامیان بۆ دادەنین خۆشم مامۆستان بۆی نەڵێن وڵایی زۆر دابەزیە سەرمان بەڵێ من خۆشم پیشەی مامۆستایەتیمە لە زانکۆ پیشەی مامۆستایەتی گەورە و عەزیمە بەڵام دەڵێن بە ئێمەش و بە چواردەورەکەمانەوە ئەو شکۆ و ئەو دەسەڵات و ئەو وەکوڕە بەقوەتی و بەهێزیە دانەبەزینێتە سەر ساحەکە
وانەیە کە مەرزەمەیەکی 5-6 پەڕێ ئێڵێن و تەواو. بەڵام لەگەڵ ئەمەیە بیرمانەوە نەکردو چۆن تەلەبەکان دروستکەین، چۆن فێرخوازەکان دروستکەین، چۆن بە قوتیان کەین، چۆن وای لێ بکەم ئەو مناڵە بە بۆنەی منەوە بۆ نمونە مەسەن دزی نەکات، بە بۆنەی منەوە بۆ نوێژ و تاعاتی بێ، بە بۆنەی منەوە بۆ نمونە مەسەن دیندارێکی باش و چاک و مەزبوط بێت. کەواتە بەداخەوە کەمترین کتێبمان هەیە وەزارەت بیدا بە مامۆستا بۆ شێوازی و نەرەوانوتنەوە. تازەکی هەندێک خولمان هەیە، هەندێک چالاکیمان هەیە کە دەستخۆشیمان بۆیان هەیە کە وەزارەتی پەروەردە دەیکاتەوە بۆ باشترکردن و چاکترکردن، بەڵام بە درێژایی 30 ساڵ دەبوو باشتر بین. بڕۆ خۆیانش بێنە ئینکاری ناکەن، دەڵێن لە 90 و ئەوەنەوە هەتا ئێستا ئێمە 30 ساڵین، دەبوو مامۆستای ئێمە هیچی کەمتر نەبووە لە کەنەدا و لە فنلەندا و لە دانیمارک و لە بەلجیکا. دەبوو مامۆستای ئێمە کامیان ئەگریت و 3 زمانی بزانێ، دەبوو مامۆستای ئێمە کەم تا زۆر ئەمەنە خەبیر بووایە ئەسەن تەلەبەیەکی تەمەڵت نەبووە بە ناو تەمەڵ کە وشەکەش ناشرینە، تەلەبەیەکی ئاسلاوازت نەبووە دایک و باوکیش ئەگەر بی و تای مامۆستا ئەم تەلەبەم لاوازە بیتای بۆ منی دانە بەسەر چاو ئەمەنە ڕێگا و تەریقە و شێوازی بزانایە کە ئێستا شێوازی ڕێگاکانی وانەوتنەوە زۆر زۆرە. جارانی چی بووە چوویتە ژوورەوە یاڵە دەی کتێبەکە دەرکەن ئەوەی سەر تەختەکە بنووسە یاڵە تاوەخوا حافز. ئێستا ئەوە یەکێکە لە 1000 نەبێ بە مبارەکە بەلانی کەموویکێکە لە 100 سەدان ڕێگای تر هەیە کە چۆن بتوانی وانەکان و پەیامەکان بگەێنی کە زۆر باش و چاک و مەزبوطە. خاڵێکی تر کە گرنگە بەڕێزان بە درێژایەم بەرنامەیە باسی بەڕێوەبەرمان کرد. دیقەت بدەن کچی کام مەکتەبە تۆزێ بەرە و لاریەچن بەڕێوەبەرێکی لاری هەبێ. بڕۆن لە شاری سلێمانیە ئەڵەی مەکتەبی فلان ئۆ مدیرێکی هەیە زەبط و ڕەبتە، یەک کچم هەوێ خەریکی قلیبلی بێت، یەک کچم ئەوێ مۆبایل بەرێتە ژوورەوە، یەک کچم ئەوێت بۆ نمونە درەنگ بڕات. من بۆ خۆشی دەیگەڕمەوە لەم شاری سلێمانیە خێزانم تەلەبە بوو، لێرەوە دەستخۆشیم بووە بەس ناوی نایەنە با نەبێ بە وەسف و سەنا و بەزم و ڕەزم و ئەوانە و کەسی تر مالی عاجز نەبێ نەیوێرە لای مدیرەکە بڵێ من تەلەبەم بۆ دەستی خۆش بێ. تەلەبەکە مدیرەکەی و نامەوێت یەکێک بێت ملباریچێک بۆ بەر دەرگا بچێ وەڵام من مێردی فلان کەسم کێشەڵێ ڕاستەکە هەر جاری کچێکم سەرخات شوت کردووە شوت نەکردووە چاو دەرچێ بڕۆ بۆ ماڵی خۆت لێرە تۆ تەلەبەی و دەستی خۆش بێ. من بۆ خۆم ڕۆژێ نەچوم گلەی لێ بکەم دەستت خۆش بێ. تۆ 400-500 کچی من و فلان و فیسارت لەلایە بەڵێ خاڵی دووەم بەڕاستی بەڕێوەبەر بەڕاستی بەڕێوەبەر. واللهی من وەکو دکتۆر بەختیار بە درێژایم سیمینارانش و محاضرە باسمان کرد موچەی زیاد بێ عافەتی بێ، خوری دەبێت تایبەت ببینێ، دەبێت کەسایەتی بەهێز بێ، دەبێت بە قووەت بێ، دەبێت لەسەر ئەساسێکی حیزبی دادەنرێ، دەبێت جیاوازی نەکات، دەبێت دادپەروەر بێت. بەڵام دەبێت دایک و باوکش دەستی شتکەین بڵێن نەک ئەوەی جاران هەشتاکان چی گۆشتی بۆ تو ئێسقانی بۆ من یەکجار واش نا بەس بە جددی بەڕاستی کچ و کوڕی خۆمان بدەین بەم بەڕێوەبەرە بڵێن مامۆستا ئەخلاق و ڕەوشت و ئەتەکێت و پەروەردە لە تۆ نان پەیداکردن و ڕاوەدیناریشی لە من. بەڵام هەنێ بەڕێوەبەری شێ بە مناڵە کاکتۆر بوومەتە پەن بەدەستێ ئەڵێ نردومە تۆ بۆ ماڵەوە جلوبەرگی نەشیاوی پێ بۆ دایکات وتی ئەوە چییە؟ وەکچەکەی من نازانم چێرەس هەر ئەڵێ لێکی لێدام بە یەکە هەر خواردمی وتم ئەمە دایکی وابێ قوڕ بەسەر خەسوو و قوڕ بەسەر کچەکەی وەڵای هێشتا کچەکەی بە حەوت ئاو شۆراوەتەوە. بۆی ئەمەش خاڵێکی زۆر گرنگ و مویمە. بەڕێوەبەرەکانمان دەستی کراوە نییە بەڕێزان، کراوە نییە بەرامبەر بە حیزب کراوە نییە بەرامبەر بە هەندێک شت. ئێمە دەبێ بەڕاستی لەڕێ ئەم بەرنامەیەوە ئامۆژگاریەک و وەکۆڵێ نەسیحەتێک و با بە قسەیەکی خێرمان هەیە بۆ دەسەڵاتداران دەبێت بەڕێوەبەر خزمەتی باشتر و چاکتر و مەزبوطتر بکرێت، دەبێت خزمەتی چاکتر بکرێت. بەڕێوەبەرێک بۆ خۆی ساخێکی باشی نەبێت لەکوێ توانێت خزمەتکە. بەڕێوەبەرێکم تا زۆر بۆ نمونە مەسەلەن بودجەیەکی دارایی بەدەستەوە نەبێت لەکوێ توانێت خزمەتی قوتابخانەکەی بکات. بەڕێوەبەرێک بۆ مامۆستای چاکی بەدەستەوە نەبێت لەکوێ توانێت خزمەتێکی قوتابخانەکەی بکات. بەڕێوەبەرێک ئەڵێ ساڵ دێ و ئەڕوا من چەند قوتوب بۆیاغێکم بۆ نەکڕێت بۆ ئەوەی کە هەر هیچ نەبێڵێ پارەی حانوتەکەم نادەنەوە دکتۆر یاڵم کاکە بەس پارەی حانوتەکەم بەنێ خزمەتی قوتابخانەکەی پێ دەکەم قوتابخانەکە چڵکی پار و پێراری پێوە یاڵێ بەداخەوە پارە نییە و بودجە نییە. کەواتە ئەوش خاڵێکی تر کە بە درێژایی ئەم زنجیرە بەرنامەیە باسمان کرد کە ئومێد دەکەین هەمیشە دایک و باوک بە دوای بەڕێوەبەری باشا بگەڕێ. ئەمە لە دکتۆری براتان وەربگرن وەکو نەسیحەتێک بە دوای مەکتەبی باشە کێشەم نییە بەس بە دوای بەڕێوەبەری باشە بگەڕێ منەڵە مناڵەکەی تۆ نافۆتی چکە هەر بەڕێوەبەرەکەی مامۆستاکانیش باشەکات جددیان نەکاتەوە. ئێمە لە قوتابخانەکانی خۆمانەوە دەست پێ دەکەین بە قوتابخانەی ئەعدادەکانی خۆمانەوە لە بیرمانە مامۆستامان هەبوو ڕەنگە ویستبێتی تۆزێ گەندەڵی بکە بەڵام بەڕێوەبەرەکە ڕاستی کردوێتەوە بەڕێوەبەرەکە لێ قبوڵ نەکردووە بەڕێوەبەرەکە هێناوێتێ سەرخەت وە زۆر باش و چاک و مەزبوطە. خاڵی سێم کە
بە درێژایی سیمینارەکان زوو باسمانە کرد ئەویش گرنگی توێژەرە کە بەداخەوە لە وڵاتی خۆشمانە مش حاڵەتێکی زۆر خراپە. یعنی باسی ئەومان کرد کە توێژەر و لەگەڵ توێژەری دەرونی و کۆمەڵایەتی پەیوەندیەکی زۆر باشی هەیە لەگەڵ قوتابخانە، لەگەڵ مەسەن تۆ منداڵێک کتێ عجوولە هاروهاجە ئەی چی بکەی؟ ئەچی بۆ لای مامۆستای عەرەبی لای من باشە، ڕاستەکە لە عەرەبیە باشە بەس هاروهاجە. مدیری شەڵێ وڵا خۆ منیش مەجارم نییە من لە چۆ فریای 400 تەلەباکەم، بەس ئەگە توێژەرێکی دەرونیە بێ لەگەڵ یا دانشی بە پارچە وەرەقەیەک ئەیدەیتێ دایکێکڵێ کاک تۆ جار من ئەم مناڵێکمێ لە مەکتەبەکەی تۆ دەست بۆ جزدان و جانتاکەمە بە کاتەمە سیفەتی دزێتی تایە دەبێ پێشەوەی بچێتە زانکۆ من چاکی کەم، پێشەوەی بێ بە سیاسی من چاکی کەم، بابە ئێستا 2000 جزدانی دایکی بدزێت سوێنە لەسرم نییە 2 ملیۆنی میلەتە دزێ 2 ملیار ئەدزێ و حەپەلووشێکا و ئەبێ پێش بڵێ عافێتت بێ و نۆژگیانشت بێ بۆ لە بەرەوەی بە دینار دەستی پێ کردووە. کاتە بە درێژایی ئەم سنسیرەیە باسی ئەومان کرد بەڕاستی توێژەر زۆر گرنگ و موهیمە. ئێمە توێژەر تەعین ناکرێت، توێژەر داماوانە دەرچوویەکی زۆریان هەیە لایەن لێ ناکرێتەوە، وەکو خۆبەخشی جاری وایە وەرناگیرێن، دژایەتی ئەکرێن زۆر بەداخەوە چکە توێژەر جار قسەی تەلەبە ئەگەێنێتە مدیر بەدڵی نییە. لە شوێنێک توێژەرێک لە کاکتۆر مدیر لچی لەدام بە یەکاوتێ چی بەزم بۆ مەنێرەوە معاناتی تەلەبەم بۆ مەهێنە. ئەزیزانم دەربارەی ئەم بابەتە قسە زۆرە بەڵام ناوبڕێک وەردەگرین و دەگەڕین و لاتان فەرموو. دووبارە سڵاو ڕێز لە بەڕێزتان. ئەزیزان بۆ ماڵی بەختیار و پەروەردەی دیمەن باسی ئەومان کرد کە چۆن بتوانین مامۆستایەکی بە قووەت و بەهێز و کاریگەر دروستکەین. دووەم باسی ئەومان کردووە بە درێژایی ئەم بەرنمەیەکە بەڕێوەبەر چەند ڕۆڵ و کاریگەری باش و چاکی هەیە ئەگەر هەمیشە چاودێری مامۆستا و فێرخوازەکان بێت. سێەم باسی گرنگی توێژەرمان کرد کە بەداخەوە زۆر جار گرنگی توێژەر بە هەند وەرناگیرێ و لە ناو قوتابخانەکانە و لە ناو شوێنە پەروەردەیەکانە وەکو پێویست شوێنیان بۆ ناکرێتەوە ژووری تایبەتیان نییە و حکوومەتیش بیری لەوە نەکرێتەوە کە ئەم هەموو دەرچووی توێژەری دەرونی توێژەری کۆمەڵایەتیمان هەیە بەداخەوە تەوزیفیان بکات و لە ناو قوتابخانەکانە دایان بنێت بە تایبەتی دەرەوەی شار پێم وایە هەندێک شوێن هەیە زۆر بەدەگمەن توێژەری دەرونی توێژەری کۆمەڵاتیتیان ناو شارەکان تۆزێ باشترە. ئەمەش بۆ خۆی بەڵگەی لەسەرەوەی کە ئەرکێکی زۆر دەکەوێتە سەر مامۆستا و سەر بەڕێوەبەر کە دەبوو زۆرێ لە کێشە کۆمەڵاتی و کێشە خێزانەکان و کێشە تاکیەکان و کێشە دەرونیەکان ئەم توێژەری دەرونی توێژەری کۆمەڵاتیانە چارەسەریان بکردایە و بە دوواداچوونیان بۆ بکردایە بەڵام بەداخەوە نەکراوە و خۆشیان وجودیان نەبوو. خاڵێکی تر کە گرنگ و بەڕێزان ئەویش بوو بە درێژایی ئەم بەرنمەیە هەمیشە باسی ئەومان کرد تکایە دایک و باوک چکە لە بیرتان نەچێت با مامۆستا باش بێت بەڕێوەبەر باش بێت با توێژەریش هەبێ بەڵام دایک و باوکێک هەبێت کە پەروەردەیەکی باشی نەبێت. دایک و باوکێک هەبێ و هەڵسێ و دانشێ و جمێندان و قسەی ناشرین. دایک و باوکێک هەبێ خۆیان ئەتوار و تەسەڕوفاتی هەڵەیان هەبێت. دایک و باوکێک هەبێت ژینگەیەکی لەبار بۆ منداڵەکە بۆ نمونە فەرەهەم نەکات. دایک و باوکێک خۆیان هەموو ڕۆژێک تیتکی یەکتری دەرکەن و خەریکی جیابوونەوە و تەلاقدانن. دایکێک لە شوێنێ بێ باوکێک لە ماڵ و لە خانەوادە نەپرسێتەوە. بە درێژایی ئەم زنجیرە بابەتانی من باسی ئەومان کردووە دایک و باوک دەبێت لە کۆبوونەوەکانە ئامادە بێ لە ئەوڵی ساڵەوە پێش مانگی یەکەم دوای امتحانی 20ەکە و 60ەکە نزیکی نیوەی ساڵ دوای نیوەی ساڵ کە فیستیڤالێکە بێت کە چالاکیەکە بێت و لە کاتێکشا کە منداڵەکەی باش و چاک و مەزبوط بووە. مامۆستایەکی بەڕێز باسی گوتی کاکتۆر ئەم خەڵکە قابلی هیچ نییە وتم بۆ وتی ئەمڕۆ نازەم هەژدەی و 20 تەلەبەی نوخبەمان هەڵبژاردووە یەکەم و دووەم و ئەمانە و وتمانە دایک و باوکشتان بابێن سوێن دەخوا دەڵێ 3 کەسیان دایک و باوکی هاتووە. 15ەکەی ترمان بان کردووە لە دکتۆر پێمان وتووە دایکم وەڵام من خەریک چێشلێنانە باوکی خەریکی ڕاوەدینار بە شەرتی ئەڵێ ئەهات من مناڵەکەی یەکەم بوو ڕسمێکم لەگەڵا گرت سرم بەرزە کردەوە لەوێ سەربەرزیم بۆ دروستە کرد لەوێ بە بەرچاوی مناڵەکەەوە دەموت ڕۆڵە باوکی باش تۆی دروست کردووە دایکی باش تۆی دروست کردووە بەس ئاخ داخی گرانم کاتە نەبوونی دایک و باوک و پەروەردە نەکردنی دایک و باوک و نەبەستنی کۆڕ و سیمینار و چالاکی بۆ دایک و باوک بەداخەوە بەڵایەکی زۆر گەورەیە کە هەمومان پێوەیە ناڵێنین. ئەوانەمان کە لە قوتابخانەین یان قوتابخانەمان هەیە هەمیشە کۆبوونەوەی دایک و باوکانەکەین بە 400 کەس 80 کەس هاتوو. کۆبوونەوەی دایکان و باوکان ئەکرێت مامۆستا هەیە سوێنە خواڵە بە دوو دەوامەکەەوە 800 تەلەبەم هەیە وتومە با بە هەردوو دەوامەکە بیکەین بەشکم تۆزە قەڵەباڵغی دروستکەین هۆڵەکە جمەی بێت ئەڵێ سیرماکە دێشتان نیوەی هۆڵەکە پڕ نەبوو کاتە 150 تەلەبە
دایک و باوکی نەهاتوو ئەوەڵێ تاکوتەرە هەیە دایکەکە و باوکەکە بێن مالعلم مەفروزە جەنابەت کە منداڵێک مشوری بخۆی قەچێکە با دایکەکە و باوکەکە بڕۆ وەکو دایک و باوکە پێی ناکرێ خاڵی ئەنێرم پوری ئەنێرم برا گەورەکەی خوشکە گەورەکەی کەواتە بەداخەوە ئێمە لەوەشا تۆزێ هەڵەیەکی زۆر گەورەمان هەیە کە ئیشمان لەسەر نەکردووە خاڵێکی تر بەڕێزان بە درێژایی ئەم بەرنامە پەروەردەیانە هەمیشە وتمان وریابین چکە جگەل لە پەروەردە چەند گرنگە و دایک و باو گرنگە ئاگامان لە سۆشیال میدیا و تەلەڤیزۆن و ڕادیۆ و سەتەلایت چکە ئەوەی تیکتۆک و فەیسبوک و تۆڕی کۆمەڵایەتی و یوتیوب و فەیز و کۆڵێت هەموو ئەو شتانی کە هەیە ئەوەنەی کە تۆ کاریگەری تێجاروێ ئەو کاریگەریەکەی دووقات و سێقات بۆیە هەمیشە هاوارمان کردووە ئەوانەی کە بەرنامە دادەنێن ئەوانەی بەرنامە وەردەگێڕن ئەوانەی کە لە ژێر ئیمزاتان بەدەستە ئەوانەی کە ئیجازەی تەلەڤیزۆن و سەتەلایتەکان دادەنێن ئەوانەی کە ئیجازەی ڕادیۆکان دادەن تکایە ئیجباریان بکەن بەرنامەی پەروەردەییان هەبێت تکایە کە ئەزانی بەرنمەیەک لە تەلەڤیزۆنێ پەخشەکرێت ئەخلاق و ڕەوشتی میلەت تێکەدا پێی دابخا تکایە عقوبەی بدا تکایە کە ئەزانی تەلەڤیزۆنێک فلیمێکی دەرکردووە بە درێژایی ئەم فلیمە بەس وەسف و سەنای جگەرە خۆر و نێرگەلە خۆر و مەشروب خۆرە ئەوەی کە ئەهلی نوێژە ڕسوا کراوە و خراپە و دڵی پیسە و خراپە ئەوەی کە جگەرە و مەشروب ئەخوا و تریا خۆرە کراوە بە ئیمامی ڕەبانی و کراوە بە کەسێکی زۆر باش لەم فلیمەیە ئەمە نەزرێکی خراپ وەرەگرین ئەمە مناڵەکان کە سەیری ئەمە دەکەن شتەکانیان لێ قڵب دەبێتەوە نازانێت ئەمە ڕاستە یان واقعەکە ڕاستە ئەو دەبینێت ئەوەی مەشروب بخوا خراپە کەچی ئەم لە فلیمەکە وای لێ ناکە ئەو دەبینێت ئەوەی کە بێتاقەت بێت دەبێت بۆ نمونە مەسەلەن مادەی هۆشبەر بخوا بەس دەواقعە نابێ مادەی هۆشبەر بخوا دەبێت بڕوا چارەسەری بێتاقەتی و ناڕەحەتەکەی خۆی بکە ئەو دەبینێت لە فلیمێکە گەنجێکی بینیوە لە فلیمێکە هەر پارەی نەبووە دەچووە دزی کردووە پارەی نەبووە چووە خەڵکی کوشتووە بەس ئەم فلیمە لە ئاخیرا پەیامێکی خراپەدا بە منداڵەکانمان بە کوڕەکەی من دەڵێ هەر کاتێ پارەت نەبوو دەتوانی بڕۆی پارە بدزی بە کوڕ و کچەکەی من و تۆ دەڵێت هەر کاتێک پیاوەکەت یان ژنەکە زوڵمی لێ کردی دەتوانی بیکوژی دەتوانی دەستنیتە ناقڕی دەتوانی حەپی بۆ بکەیتە ناو بۆ نمونە پەرداخێکەوە بە شەرتێک بەبێ ئەوەی هیچ سانسۆرێکە بێ بەبێەوەی هیچ فلتەرێکە بێ بەداخەوە ئەم جۆرە بەرنامانە لە وڵات و مەملەکەتی ئێمەیە پەخش کراوە و خەڵکانە ژۆک و بەرزەکی بانان بۆی دەرچوونە بۆیە ئەم جۆرە بەرنامانە بەڕاستی باسی ئەوەش کراوە و هەوڵمانداوە کەم تا زۆر بۆ خەڵکەکە ڕوونکەین بۆیە کورتی دەکەمەوە و دێمە لای جەنابتان ئەگەر قسەیەک یا مداخلێکتان و بە درێژایی ئەم بەرنامانە باسی ئەومان کرد منداڵ نابێ بێ ئامانج بێ منداڵ دەبێ بیرکردنەوەی باش و چاکێ بێ دەبێ پەروەردەیەکی باش و چاکمان هەبێ بۆ منداڵ نەک تەنها بە لێدان و چاوسورکردنەوە دەبێت شەڕ و ئاژاوەی دایک و باوک لە بەرچاوی منداڵ نەبێت دەبێت تاقیکردنەوە نەکرێ بە دێوەزمەیەکی زۆر گەورە و منداڵ زنوقی بچێت کە دەڵێن بە کەلوەریە دەبێت دەرەجە بە نەکرێ بە پێوەەر بۆ منداڵ لەبەرەوەی دەرەجەی نییە زەربی سفر کرێت دەرەجەی هەبوو بیکەین بە ئاسمانە دەبێت جیاوازی لە نێوان منداڵەکانمان دروست نەکەین و لە نێوان قوتابەکانمان دروست نەکەین ئەمە و دەیان و سەدان بابەت کە ئومێ دەکەم ئینشاءالله پەیامێکی جوانمان گەیان بێ بۆیە دێمە لای جەنابتان ئەگەر کەم تا زۆر مداخلەیەک یان قسەیەکتان هەبێت شەهلەخان وتی مداخلەیەکم هەیە خانم جان فەرموو پێشەکی زۆر خۆشحاڵم لە نزیکەوە جەنابتم بینی هیوادارم بەردەوام بیت لەم بابەتانە بابەتی خوێنکار بابەتی خێزان هیوادارم هەر بەردەوام بیت لەسەر ئەم بابەتانە زیاتر خێزانی کێشەی خێزانیمان زۆر زۆرە زیاتر ئەگەڕێتەوە بۆ سۆشیال میدیا هەمووی ئەگەڕێتەوە کێشەکان زۆربەی هەرە زۆری ئەگەڕێتەوە بۆ مناڵیش لەوە شت وەرئەگرێت چی ئەبێت ئەویش وەری ئەگرێت لە ماڵەوە تۆ دایک و باوک چی نەسیحەتی ئەەکەی ئەچێتە دەرەوانێ بۆ لای ڕەفیقەکەی یعنی ئەوەی دایک و باوک سفر ئەبێتەوە ئەچی ئەوەی هاوڕێکەی وەرئەگرێت یعنی بابەتی ئەو تلیاک و ئەو حەشیشە و دەرمانوینانە ڕاستەکەی باست کرد دەستت خۆش بێ زۆر زۆر بووە هیوادارم ئەوە نەمێنێت بەڵام ئەشگەڕێتەوە بۆچی ئەوە هەڵبەتە دەستێکی گەورەی لە پشتەوەی ئەم بابەتە دەستەکانت خۆش بێ تەبەن ئەم خوشکە پەیامەکەی پەیامێکی زۆر جوان بوو ینی ئێمە دەبێ هەوڵ بدەین دەبێ هەوڵ بدەین کەم تا زۆر تەنها قوتابی پەروەردە نەکەین
بەڕاستی کە قوتابیمان پەروەردەکرد لە داهاتووە تاجرێکش پەروەردە دەکەین، سیاسیەکش پەروەردە دەکەین، دوکاندارێکش پەروەردە دەکەین، یەکێک پەروەردە دەکەین دەڵێت ئەم شتە بیکڕم بۆ خەڵک قازانجە یان زەرەرە، حرامە یان حەڵاڵە، کاتە ڕاستە من $100 دەستەکەوێت بەڵام 5 ماڵ وێرانەکە. ڕاستە من ئەم نێرگەلێ دەفرۆشم بۆ نمونە من ئەمڕۆ 20,000 دەستەکەوێت بەڵام 20,000 لە گیفانی پیرێژنێکی داما و دایەکی داما و دەرەچێت کە بە کولەمەرگی ئەم 20,000 پەیدا کردو دایەتی بە کوڕەکەی. ڕاستە من 100,000 لەم تلیاک و حەشیشە دەست دەکەوێت بەڵام ئەم 100,000 دینارە دەبێت دوو گەنجی داما و لە ژنەکەی بگرێتەوە لە منداڵی بگرێتەوە لە گیفانی دایکی بیتزێت هەتا بێنێ بۆ من. کەواتە وەکو جەنابەت باست کرد کە ئەم جۆرە بەرنامەن هەتا زیاتری کەین، هەتا بەقوتری کەین، هەتا بەهێزتری بکەین، هەتا وەکو فراوانتری بکەین. ئەگەر لەم جۆرە بەرنامەانە لە سوشیال میدیا هەبێ، لە تۆڕی کومڵاتی هەبێ، لە یوتیوب هەبێ، لە فەیسبوک هەبێ، لە تیکتۆک هەبێ، لە ناو تەلەڤیزیۆنەکان هەبێ، لە ناو ڕادیۆ هەبێ، بۆی گەنجەکە بەلانی کەم و ئاوا ڕۆی لە جیاتیەوەی 3 4 5 6 دەشتی خراپ ببینێ، 4 شتی باش ببینێ. کەواتە بە زیادبوونی ئەم جۆرە بەرنامانە کاریگەری سەر گەنجەکان دروست دەکات وە بە دڵنیایی دەتوانین کۆمەلگایەکی تەندروست دروستکەین. سوپاس بۆ مداخەلەکەی جەنابەت. ئانیا خان ئەگەر ئەو مایکی بدەیتێ خانم جان. سەرەتا زۆر سپاس دەکەم کە ئەم بەرنامانە داناوە، یعنی بەڕاستی ئەم بەرنامانە شایانی ئەوەن کە ینی شایانی ئەوەن کە ینی زۆر دیار بن بەڵام بەداخەوە لە کۆمەلگەی ئێمە شتی و ینی بەڕاستی بڵین ئەم بەرنامانە براونەتە دووە لە جیاتی ئەوانی کە بێنە پێشەوە. زۆر سپاس دەکەم، هیوادارم نمونەت زۆر بێت. بەڕاستی من خۆم وەکو خوێندکارێ ئەمەوێت زیاتر بەرنامە لەسەر هاندانی تەلەبە بێت یان قوتابی بێت، هێنانەوەی چۆن هێنانەوەی ئیمتیحاناتەکان و ینی زیاتر باسەکانت لەسەر قوتابی بڕوات چۆن تاکێکی نوێ لەناو ئەم کۆمەلگایەمانە دروست بێت. زۆر سپاس. طبعا بۆ معلوماتت ئانیا خان ئەمە چەند ئەڵلقەیەک و بۆ بینەربیسەرەکانیشمان کە سیرمان دەکەن چەند ئەڵلقەیەکمان تۆمار کردووە لەو بەرنامانەی پێشووە. مەسەن بەرنامەی وهە بەس باسی شێوازی خۆئامادەکردن بۆ تاقیکردنەوەمان کردووە. بەرنامەی وهە بۆ ئانیا خان دوای بڕۆرەوە لە ئەرشیفا سەیری بکە و تومان ئەگەر قوتابیەک خرابوو چۆن خۆی هەڵسێنێتەوە. نەخێر بەرنامەی وهە بۆ باسمان کردووە کە چۆن بتوانی لەناو پۆلە سوود لە مامۆستا وەرگری. قوتابی وایە دکتۆر من سوودم لە مامۆستا وەنەگرتووە، بە چەند خاڵێ باسمان کردووە چی بکەی بۆی کە سوود لە مامۆستا وەرگری و زۆرترین معلومات و زانیاری وەرگری. مەسەن گەنجی وهە بۆ پرسیاری لێکردوتی دکتۆر من شتم لە بیرەچێتەوە. لە ناو هەندێک لە بەرنامەکانی پێشووە لەوانەی ڕابردووە باسمان کردووە هۆکاری لە بیرچوونەوە چییە و چی بکەین بۆی لە بیرچوونەوەمان کەم بکەینەوە. یان بەعکسەوە تەلەڤیزیۆنێکی تر جارووا بووە، میوانێکی تری بەڕێزمان جارووا بووە لە هەندێک بەرنامەمان لە قوتابخانەکانە تۆمار کردووە، مثلا لە قوتابخانەی لیدەرز یان لە قوتابخانەکانی تر. بۆیە قوتابیەک لێی پرسیوتی دکتۆر من چۆن بتوانم خۆم زیرەکەم، چۆن بتوانم نمرەی بەرز بەدەست بێنم. کاتە بە هەموو ئەمانە و بەڕاستی هەوڵماندا و ئومێدشەکەین ئینشاڵڵا ئەو جۆرە بەرنامانە زیاتر و باشتری بکەین بۆی لە داهاتووە بتوانین کاریگەریەکی باشتر دروستکەین. سوپاس بۆ جەنابەت. پەیمان خان ئەگەر ئەو مایکەمان بدەیتێ. وەڵام کاک دکتۆر دەستخۆشی لێ یەکەم بەرنامەکە زۆر جوانە و ینی بەڕاستی جێگەی خۆیەتی. ئێمە کاک دکتۆر منیش هەر وەکو پێشووتر وتم هیوادارین ینی لە بڵین لە کەناڵە ناوخۆیەکانە نەبێت، ینی بێ بە عام بێ بە فەزای ئەم قسانەی تۆ، ینی بەڕاستی لە باتەوەی کە بۆ نمونە دەڕۆژ پێش ئەڵلقەیەکدا ئابەزنی دیعای بۆکە لە ئەم کەناڵانە با دیعای بۆ 4 بەرنامەیەک ئەوی تۆ بکە، هەم ئیسفادەی بۆ گەورە هەیە بۆ مناڵەکان هەیە. بەڕاستی ینی بەرنامەکە جوان من دەستخۆشی لێ یەکەم. من وەکو خۆم زۆر ینی ئەم بەرنامە لێرە متابعەم هینەی تۆ بکرێت زۆر دەوری هەیە. دەست و چاوە خۆش بێ یاخوا تەمان بۆ معلوماتی جەنابتان ئەم بەرنامەیە ئێمە سوپاسمانێ بۆ کەسانی کە سەرپەرشتی پرۆژەکە و سەرپەرشتی با بڵێن تەلەڤیزیۆنەکە دەکەن کەم تا زۆر هەوڵیان داوە کە بەرنامەیەکی ئازبەرز بێت، بەرنامەیەکی وەکو ئەڵێت پێشتر قسە لەسەر ئەوە بوو کە پێم وایە لە مانگی 2-3 جارێکا بێ، بەڵام دوای تەکلیفیان لێ کردین کە بیکەین بە هەفتانە بۆی بتوانین لە هەفتەیەکە جارێ پەخشکرێ و جارێ دووبارە کرێتەوە. دەستخۆشیم بۆیان هەیە بۆ معلوماتی جەنابتان کە زۆربەی بەرنامەکان هەوڵیان داوە لە سوشیال میدیاشا بڵاویکەنەوە. ئێمە لە داهاتووشە کۆی بەرنامەکان لە فۆڵدەرێکا لە پیجی خۆم لە سایتی خۆم لە یوتیوبی خۆم و لە لەوانی کەناڵی دیمنش بڵاو دەکرێتەوە بڵاویش کراوەوە پێشتر بۆی بتوانین کەم تا زۆر سوودی قازانج دەوگرین. بەڵام وەکو جەنابەت باست کرد ئەم جۆرە بەرنامانە وەکو بەرنامەیەکی کاتی نییە بڵێتر ئەکسپایرە بێت، یعنی تا مردن مەسەڵەن تۆ گەر بۆ منداڵێکی دویم تەوەسەت پێویستت بۆیە چۆن زیرەک بێت، دوای مناڵێکی تریشت بوو بە سێم تەوەسە هەر پێویستێتی.
بۆ ساڵی ئەگەر ئەم ساڵ بووە نمونە دەرەجەی نهێنا و سارد بووە ئێمە لە بەرنامەیەکە باسمان کردووە کە مناڵێک ئەگە دەرەجەی نهێنا چی بکات بۆی باشتر و چاکتر و مەزبوطتر بێت کەواتە ئەمە بۆ تۆش باشە بۆ خوشکەکەشت باشە بۆ مناڵە بچکۆڵەکەت باشە بۆ ساڵێکی تریش کە منداڵە گەورە بۆیە ئێمە خۆشبەختین ئەم جۆرە بەرنامانەمان هەوڵماندا وا تۆماریکەین بەرنامەیەکی بەڕاستی وەکو دۆکیومنتاری وابێت بۆ ئێستەنا بۆ دەیان ساڵی تریش ئەگەر ئەو گەنجە جوانانە بەم ئەرشیفی 40 ئەڵقەیە و بۆ نمونە زیاترا بڕاتەوە بتوانێت پاکێجێکی چاکە کێش ئەڵێ ئینشاڵڵا لە داهاتووشا بیر لەوە بکەینەوە کە هەموو کۆی بەرنامەکە بکەین بە کتێبێک و چاپی بکەین بۆی زۆرترین بابەت ئیسفادە بە کۆمەلگا بگەین. سپاس بۆ مشارەکەت. ئاوان خان مشارەکەیەکی هەبوو فەرموو. زۆر خۆشحاڵ بم لە پێشەوە بینیمی وەڵاهی من تابعی بەرنامەکان زۆرەکەم هیوادارم ینی لەناو کۆمەڵە زیاتر بە دەردی ئەمان هەمویان وتیان لە پێش هەموو بەرنمەیەکەوە بێ بەرنمەیەکی بێتە بەرنمەیەکی هەموو ئێوارانێکی وەکو بەرنامە هەیە هەز ئاسایی هەموو ئێوارانێک لە تەلەڤیزیۆن پەخشەکرێ بێتە بەرنمەیەکی ئەوە کە هەموو کەسێک سوودمەند بێ بێزگە ئەوەش هیوادارم ڕۆژێک ئەم بەرنامانەی تۆ لە مەکتەبەکانە ئەگەر هەر زۆر نەکرێ هەموو ڕۆژێک بکرێت ئەگەر مانگی جارێکیش بێ بۆ هەموو تەلەبەیەک لێ بدرێ و ئەم هەموو تەلەبەیەک سوودمەند بەلەی هیوادارم سەرکەوتوو بیت و بەرنامەکانی تۆش یعنی ئەوە بەم بەرنامانەمان هەمومان زۆر بەدڵمانە هیوادارین چەنەها بەرنامەی ئاوا هەبێ ئیسفادەی لێ بکەن مناڵان و هەمووی بەیەک و ئیسفادەی لێکا دەستخۆشی لێەکەم. من سپاست دەکەم. سپاس بۆم خوشکە بەڕێزە بۆم داخەلەکەی بۆ معلوماتی جەنابتان بەڕێزان بینەرە عەزیزەکانم ئەم جۆرە بەرنامانە چۆن دەتوانین سوودی لێ وەرگین. جا لێرە قسەکە سەر ئەوەیە کە ئێمە بەرەو کۆتاکانە چین و بەرەو خواحافیزی و تاوکردنی ئەم پرۆگرامە دەچین. ئەزیزان یەک زۆر گرنگە ئەگەر بەڕێوەبەرەکان هاوکارمان بن ئەم جۆرە بەرنامانە بۆ خۆیان داونلۆد کەن و لە فلاشێک لە مێمۆریەکە داین ئەتوانن جاجار پیشانی قوتابیەکانی بدەن. دوو ئەم جۆرە بەرنامانە دەتوانرێت چکە ئێستاچی هەموو مەکتەبێک پەیجی خۆی هەیە سایتی خۆی هەیە هەموو مەکتەبێک هەموو قوتابخانەیەک بۆ نمونە مەسەلەن یان تیلیگرامی خۆی هەیە یان گروپی ڤایبەری خۆیە کەواتە ئەم جۆرە بەرنامانە موهیمەکەی لەوایە کە مەسەن بەرنامەیەک 40 دقەیە لەو 40 دقەیە 4-5 بابەتمان باز کردووە. ئەم 4-5 بابەتە ئەتوانرێت گەنجێک ڕاست پێ بڵێ گەنجە جوانەکە بیکە بە 4 مەقتەعی ڤیدیۆ تایتڵێکی بۆ دابنێ و لە ناو قوتابخانەکانە پەخشی بکەین. کەواتەمەش بخۆی خاڵێکی زۆر گرنگ و موهیمە کێ تۆماری کردووە و چۆن تۆماری کردووە کێشەمان نیە. ئێمە گەردنی هەموو کەسێک ئازاد دەکەین کە ڤیدیۆکە بێنێ و بۆ خۆی لە لای خۆی پەخشی بکاتەوە و کۆڵێت سانسۆرمان لەسەر هیچ کەسێک نیە و نەمان و تۆڵاوی بڵاوی کاتەوە عقوبەیە دەینیان بڵاوی کاتەوە وەڵا بۆ نەغەرامەیەکن کە زۆر جار لە وڵاتان وایە بۆی پارەی پێ بێداگەن بەرنامەکە بوو ئەوە کراوە کە خزمەتی کۆمەلگا بکرێ و لێرەشەوە بەڕاستی بڕیار دەدەین و بە ناوی کەناڵی دیمەنیشە پیان دەڵین هەر مامۆسایەکی بەڕێز هەر بەڕێوەبەرێکی بەڕێز هەر توێژەرێکی بەڕێز ئەتوانێت بەرنامەکە مەسە بەرنامەیەکە ئەزانێت دەربارەی تایبەت بە سترێس دەربارەی بە فشار و تووڕەبوون و بێتاقەت بوون و ترس و دڵڕاوچەیە مەسەن ئەو بەرنامەیە 40 دقە هاتوونە کۆمەڵی داتا کۆمەڵی بابەت کۆمەڵی شتمان باز کردووە ئەو وەختە دەتوانێت جوان و پختە لە سایت و پێیجەکانی خۆی بڵاوی کاتەوەش بخۆی گرنگ بووی. خاڵی سێم بۆ دایک و باوکەکانیش گرنگە. دایک و باوکێک سەیری بەرنامەکەی منە کاڵە کاکتۆ وەڵای من مناڵێکمێ بۆتە پۆلی 12 بوومەتە پەن بەدەستیەوە دەڵم زۆر باشە توانی ئاوا بڕۆی جوان و پختە لە پەیجەکەی من یان لە یوتیوبی من یان لە کەناڵی دیمەن جوان و پختە هەموو بەرنامەکان بێنی داونلۆدی کەی لە ناو مۆبایلەکەی خۆتە ئەکوڕم ئەم ڤیدیۆی سەیر بکە تۆ تۆزێ جاجارە ترسی ئەکوڕم تۆ پارەکە خراپ بووی تر وازانی هەمیشە هەر خراپە بی ئەم ڤیدیۆیش سەیر بکە کە چەند ئیسفادەی لەکەی کەواتە لە ئاستی دایک و باوکشە بەڕاستی ئەم جۆرە بەرنامانە دەتوانێت ئیسفادەی بکرێت چونکە نەڵێن وەسفی بەرنامەکەی خۆمان نەکەین بەڵام پێوەی هیلاک بووینە پێوەی ماندوو بووینە و زۆر جار پێویستی بەوە کردووە چەند کتێبێ بخوێنینەوە چەند بابەتێ بخوێنەوە چەند مەقالەیەک بخوێنەوە چەند توێژینەوەک بخوێنینەوە هەتا بین کورتی کەینەوە بۆی لە 35 خولەک 40 خولەکە بیدەین بە فێرخوازە بەڕێز و بینەرە بەڕێزەکانمان. خاڵی چوارەم کە گرنگە ئەم جۆرە بەرنامانە کە بە سەوت و سوورەیە دەتوانرێت بکرێت بە نووسینیش ئەمەش بخۆی خاڵێکی گرنگ و مویمە مەسەرەن بەڕێزێک گۆڤارێکی هەیە بەڕێزێک کتێبێکی هەیە بەڕێزێک بابەتێکی هەیە کەەوە لە هەموو عالەمە هەیە و خۆشبەختانە لە وڵاتی خۆشمان خەڵکەیە گەنجەیە ئێستا گەنجەیە بۆ ئەم بەرنامەی تەکلیفی لێکردن کاکتۆر ئەگەر لە داهاتووە من دانشم کەوکوژی گوێی لێ بگرم و بیکەم بە نووسین و بیکەم بە مەقالە وانە ئەکرێت و تومانەقەی چێکە دەکرێت کەەوەش بخۆی خاڵێکی زۆر گرنگە گەنجێکی جوان دانشێ لە خۆی ببورێت لە جاتیەوەی گوێ لە هەندێک شت بگرێت بە هێدفۆنەکەی گوێ بگرێت ئەوەی کەوتومانە جوان بینوسێتەوە دوای دەستکاریەک دەکرێت و بە دڵنیاییەوە 40 بابەت 50 بابەتی زۆر جوان و مهم و گرنگ دروستە بێت کە بە درێژایی ئەم بەرنامەیە باسکرا کاتە ئەوش خاڵێکی ترکە گرنگ و بوومە. خاڵێکی ترکە گرنگە کەویش ئەوەیە کە بەداخەوە ئێمە لە کوردستانی خۆمانە ئێمە کەمتر ئەم جۆرە خزمەت گوزارێمان ئەویش ئەوەیە کە ئێمە خزمەتەکانمان ناکەین بە دووەلی
ئەم جۆرە بەرنامانە کە لە جیهانە کە پەخش دەکرێت جا لەم تەلەڤیزیۆن لە تەلەڤیزیۆنی تر هی منە یا هەر کەسێکی ترە زۆر جار وەزارەتی پەروەردەکە بە باش ێزانێ ژێرنووسی بووەکە مثلا خەڵکێکی لە کوردستانی خۆمانە لەوەچێ کوردی نەزانێ بەس بە عەرەبی ئەخوێنێ و ئەنووسێ کاتە ژێرنووسێکی عەرەبی بۆ دەکا نەخێر بەداخەوە کە لە وڵاتی خۆمان زۆر بەدەگمەن نەمان بینی و ئومێ دەکەین لەم قسانەی ئێمە خەڵکێکە بێت کە خەمخۆری وڵات و مەملەکەت بێت بەرنامەیە کە دەزانی مامۆستا فڵان هی دکتۆر فڵان لە کەناڵی فڵان زۆر جوان و مەزبوطە لەو کەناڵە وەردەگیرێت ژێرنووسێکی زمانی ئینگلیزی بۆ دەکرێت نەک 5,000 و 10,000 و 100,000 کەسەی بینێ کە بە زمانی ئینگلیزی ژێرنووست بۆ کردو لە سایت و پەیجەکانە بڵاوت کردو ئەوختە لەوەچی هۆکار بێ بۆی کە ملیۆنەها خەڵک لە دەروی وڵات بە دڵنیایی سوود لەم بەرنامەرگرێ بۆی ئەم جۆرە بەرنامە پەروەردەیانە هەمیشە ئێمە وتومانە ئەکسپایر دەیتی نییە ئەمە شتێک نییە بڵێ وڵای ئەکسپایر دەبێت پەروەردە تا قیامەت هەر پەروەردەیە فێربوون تا قیامەت هەر فێربوونە مامۆستایەتی و گرنگی مامۆستایەتی بەڕاستی تاوەکو ڕۆژی دوای هەر گرنگ و موهیمە بەڵام ئازایەتی و موهیمی ئەوەیە کە بتوانین چۆن ئیسفادەی لێ بکەین کۆتا قسە و کۆتا بابەتم بۆ بینەر و بیسەر و بەڕێزەکانم بۆ میوانە ئەزیزەکانم بۆ هەموو ئەزیزانشم کە لە کەناڵی دیمەنی جوان و ئەزیزن و هەموو بەڕێزانی کە لە پشتی کامێرەوە هەمیشە پێمان و هیلاک بوون و ماندوو بوونە ئێمە ئەم بابەتانی کە باسمان کرد بەم خاڵانە دەتوانین سوودی لێ وەرگین خاڵی یەکەم خۆمان بە هەموو شتێک نەزانین هەر کاتێک من بەختیار وام تەسەور کرد هەموو شتێک ئەزانم کاتە بە حیاتی هەوڵی فێربوون نادەم منی بەختیار ئەگەر وەکو مامۆستا قەناعەتم وابوو لەبەرەوەی پرۆفیسۆرم ئیتر تەواو عەلامەم کەواتە هیچ پێویستم بە هیچ کەسێک نییە لە خراپترین شتە کە لە کوردی خۆمانە ئەمە حەقیقەتە هەیە ینی مامۆستای کە بەکالۆرسی یان 15-20 ساڵە مامۆستایە کە دەڵێ ئەو ڤیدۆ گوێگرە دەرباری مامۆستایەتەڵێ من لەو سەری دێمە ئەو خورمای ئەوی خوا ناوکەکەی لە گیرفان منایە بڕوات بێ نە خورماگەت خوارد و نە ناوکەکەشت پێ زەحمەت نەبێ گوێی لێ بگرە چکە بە تەلەبەکان تا دیارە کە تو هیچ ئیسفادەت نەکردووە و بەتابەتی لەوە چێ ڕێ من ئێستا کەم تا زۆر کە مامۆستای زانکۆم 14 چەندێ لە 2013 و 14 بە نزیکەی 10 ساڵە مامۆستام ڕۆژانە فێریشتی تازەتر دەبم جاروە لە تەلەبێکەوە شت فێرە بم جاروە لە قالەیەکەوە جارۆ لە مقابلەیەکەوە جار وایە لە گەنجێکی جوان و کە سیمینارێک شوێنێک تەقدیم دەکات شتی لێ فێر دەبووم فکرێکی لێ وەردەگرم و دەیبم بۆ تەلەبەی ماستەرەکانم بۆ تەلەبەی دکتۆرەکانم بۆ تەلەبەی زانکۆ چ جایەوەی ئێوە کەواتە من خاڵ یەکەم بەداخەوە هەتا ئەو سیفەتەمان تێدا بە هیچ فێر نابین ئەمە یەکەم دووەم کاتی بۆ تەرخانکەین پەروەردە پێویستی بە کات گەورەترین کێشەمان ئەوەیە کاتم نییە بۆیە کاتی نییە تەسلیمی ئەهلێکی کردووە ئێوارانش تەسلیمی دادەیەکی کردووە بۆی گرتووە شەویش تەسلیمی یوتیوبیەکات ئتخوا زەحمەت نەبێت دوای 20 ساڵە بێت چی لێ دەرچێت نە دایک نە باوک لەبەر ڕاوە دینار و ژیانی خۆیان هیچیان بۆ تەرخانەکرد کەواتە خاڵی دووەم لە کۆی هەموو بەرنامەکانە دەڵێم پەروەردە پێویستی بە کاتە منی مامۆستا کات بۆ تەلەبە تەرخان نەکەم بەڕێوەبەر کاتی بۆ تەرخان نەکات توێژەر کاتی بۆ تەرخان نەکات دایک و باوک کات بۆ منداڵ تەرخان نەکەی منداڵ باش و چاک و مەزبوط نابێ ئەو خوشکە بەڕێزم شتێکی جوانی و دەڵێ کاریگەری مناڵیان زۆر لەسەر لەبەروی برادەرەکانی کاتی بۆ تەرخانەکات دانیشێ بە دیارەوە دانیشێ ئاوان نیە گولێنێکات تۆپێکات نیم سعات لەگەڵە یاریەکات تۆگێک باوکێک بە درێژای مانگێ نیم سعات بۆ مناڵەکەی تەرخان نەکات تۆپێنی لەگەڵا بکات بە دڵنیاییەوە ئەحمەدی برای بە 100 باوک نادە بە دڵنیاییەوە زۆر جار مناڵ ئەگاتەوەی کە درۆ لەگەڵ باوک و دایکیا بکات لەبەر برادرێکی بۆ لەبەروی وا تەسەورەکان مندا برادەرەکەی کاتی بۆ تەرخانەکات ئەوەش خاڵێکی زۆر گرنگ و موهیمە خاڵی سێم هەڵە و کەم و کورتەکانی خۆمان بزانین ئەم بەرنامانە بۆچی باشە ئەم بەرنامە بۆ باش نییە ئێمە نەهاتوین لێرە قسەی زر بکەین و قسەی گیرفانی خۆشمان نەکردو هەوڵمان داوە زۆربەی و قسانەی بیکەین بە بەڵگە بە کتێبێک بە بەڵگە بە توێژینەوەیەک بە بەڵگە بە سەرچاوەیەک بە بەڵگە بە فەرمودێک بە بەڵگە بە ئاەتێک بیڵێن ئەگەر شتێکی خۆشم و تۆ هەڵە بێ من لێرە داوای لێ بردەکەم بەڵام کەوتوشمانە بۆ ئەوەیە کە کەم تا زۆر بە پەیامەکە بگە بەڵام ئەگەر هەر کەسێک و هەر ئاوە سەر بلەقێنێ بڵێ وەڵا خەنێ قسەی خۆشی کرد با بەخۆی من نوکتەمان نەکردو مە هاتوین لێرە پەیامێکی پەروەردەیی بگەین کەواتە خاڵی سێم زۆر گرنگە من هەڵی خۆم بزانم لە شوێنێکایەوە باز دەکەین دەڵێن منداڵ کە لێی تووڕابی هۆکار نییە بۆ باشتر خوێندنی کاتە بێ من خۆم باشکەم لە شوێنێکا من لە بەرنمەیەکە باسم کردو و تومە پارەی زۆر بۆ مناڵ بەڵایە کاتە تۆ نابێ بڵێ من یە کوڕم هەیە کاتە نابێ پارەی زۆری نادەمێ نابێ بڵێ وەڵام من ئەم مناڵم بە تفڵی ئەنابی بۆ دوای 10 ساڵ بوومە چۆن دڵم دێ پارەی نەدەمێ کاتەوە خراپە لە بەرنمەیەکە ئێمە باسمان کردو و تومانە وایفی فری 24 ساعتی بە کەڵک نایە خراپە بۆ ماڵ و خانوادە دەبێت جاجار داخرێت دەبێت جاجار نەبێت دەبێت جاجار بکوژێنرێتەوە کاتە دایکێک باوکێک ئەڵێ وەڵام من ئەنتەرنێتم لێ ببڕێ و کوابێت جەڵدە لێمدا ئێ باوک وا بڵێ قوڕ بەسەر مناڵەکەی قوڕ بەسەر ژنەکە و قوڕ بەسەر خێزان و خانوادەکە کاتەوەش خاڵی سێم کە زۆر گرنگ و موهمە خاڵی چوارەم و کۆتایی ئەم جۆرە بەرنامانە لە هەموو شوێنێک هەیە
ئێمە نەمانوت بەس لای ئێمە و ئیتر هەنارە شرینێ و تەرتیبات. خۆشببختم لەم جۆرە بەرنامانە لەم تەلەڤیزۆنە و لە تەلەڤیزۆنەکانی کەشێ. تەمەنا دەکەم ئەم جۆرە بەرنامانە زیاد بێ. تەمەنا دەکەم بەڕێوەبەری ئەم کەناڵە و هەموو بەرەکانی تر هەمیشا گرنگی بەم جۆرە بەرنامانە بدەن. چکۆم بەرنامانە بۆ دنیاە، بۆ قیامەتە، بۆ قەبرە، بۆ خزم و کەسوکارەکانمانە، بۆ کچ و کوڕەکانی خۆمانە. ئەم جۆرە بەرنامانەیە کە لە داهاتووە کاریگەری لەسەر دکتۆرەکان، ئەندازیارەکان، پەروەردەکارەکان، لەسەر یاساناسەکان، لەسەر سیاسەکان دەبێت. بۆیە نەبوون و کەمبوونەوەی ئەم جۆرە بەرنامانە بە دڵنیایی و کاریگەری لەسەر کۆمەلگا دەبێت. هۆکارە بۆ زۆربوونی تریاک و حەشیشە و هەموو شتەکان، هۆکارە بۆ خۆخراپەکان، هۆکارە بۆ زیادبوونی تەلاق و هۆکارە بۆ زیادبوونی کوشتن و بڕین. بۆیە پەروەردە واتە بنیادنانی کۆمەلگا، بنیادنانی تاک، خێزان، کۆمەلگا، وڵات و مەملەکەت. تەمەنا دەکەم هەمومان خێزان و خانەوەدە و کۆمەلگایەکی باش و چاکمان بێت. سوپاس بۆ ئامادەبوونی جەنابتان، سوپاس بۆ هەموو بەڕێزانی کە لەم بەرنامانە، سوپاس بۆ کامێرەمانەکان کە ڕەنگە من زوڵم لێ کرد بێتن لە بەرنامەکانە دەستخۆشیم لێ نەکردبێت. سوپاس بۆ بەڕێوەبەر و بۆ سەرپەرشتیارانی ئەم پرۆژە تا زنجیرەیەک بەرنامەی تر و تا پرۆژەیەکی تر بەخواتان دەسپێرم. خواتان لەگەڵ.